سەرەتا و وەک دەستپێک بە ناوی خوای گەورە میهرەبان. خۆشەویستان، پێمان خۆش بوو ئەمڕۆ چالاکیی هەمەهەنگ بکەین لەگەڵ ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد لەگەڵ کۆمەڵی کوردی بەریتانیا. ئەمڕۆ دەمانەوێ کۆمەڵێک باسی و هەواڵی نوێی پەنابەری بخەینە ڕوو و ئەو کێشە و گرفتانە چین لە ڕووی پەنابەریەوە ڕوو لە ئەو پەنابەرانە ئەکات. و پێمان خۆش بوو لەلایەن سەید دەورامیەوە کە وەک باوکی هەژاران ناوی ئەبرێ، بەڕاستی وەک باوکی پەنابەران، وەک کەسی پەنابەران دەخوازیم بێتە ئێرە و ئەو پەیامەی کە هەیەی ئەمڕۆ بیگەێنێت. بسم الله الرحمن الرحیم. بەناوی خۆم و کارگۆبە و دەستەی سافی بگەیفۆت خۆشەوە برادرانی ئەوانشاگەدارکەن ینی کە لێرە بە پرسیارێک لێەوە دەست پێ بکەم. چەند کەس لێەوە لە ئێستا ئەتەرفی نەکراوە دەسەڵ زۆرێنەکە زۆر زۆر باش ڕێژەکە زۆرە. طبعا سکرین تەرفیش کراوە. من بە ئەوە دەست پێ یەکەم بە باسی ئەتەرفی دەست پێ بکەم کە زۆربەی پەنەکان پەنی یەکەم بنەڕەتەوە سکرین تەرفی دەست پێ بکات، پەنی دووەمیش ئەتەرفی دووەمەوە. ئەم دوو پەنەوە ئاکا لە دادگایە حاکمەکە بێ پلانێکی عاتفی و هومانیتریان پرۆتەکشن بەکاربێنێت لەوەش نەتوانێت، یعنی شکۆ گیان نادێت دەستەوە. بە زۆربەی جار حاکمەکان یعنی ئەگەڕێن بۆ بیانوێکی چۆن ئەڵێین مافی مرۆڤ، ئارتیکاڵەکانی مافی مرۆڤ کە تۆ بڵانێک کەڤەر بکات و جواب بکات، بەڵام تۆ بە شێوەیەک دەست و پێی وەزعی خۆت شکاندنەوە کەیسەکە سەقەت کردووە، ئەوش ناتوانێت هیچ بۆ بکا و ناچار ڕەفزێکت پێ هاتێ و پێوێت لێتەوە. پێشەوەی بگەین بۆ خۆناخانە چی بکەین کاک سەید باشە؟ ئەوانشی کە لایەنە ئەگەر هەڵەیەک هەیە لە قەزێکات پێشەوەی بچنە جەبهەی دووەم کە جەبهەی یەکەم سکرین تەرڤیوە، جەبهەی دووەم بیکە تەرڤیوە با لەویایە سۆرتاوتی کەن پێشەوەی کە بچنە تەرڤیوە لای محامیەکانیان چکە دەرفەت هەیە. خەڵکە بۆ ڕەفزی وەرگرتووە لە دادگا لەبەر چی؟ لەبەرگە قسەیەکی وتووە، ئەم قسەیە پێشتر لای محامیەکەی باسی نەکردووە، محامیەکەی تێنەگانوە لەم هەڵەیە. هەر لەوێ حاکم ڕاستەوخۆ پرسیاری لێ کرد، ئایا محامیەکە لەقەدەر کردەوە؟ نەوەڵاتی بۆ وەڵام زانی پێویست ناکات، وامزانی ناخوا لە وڵاتەیە ئەبێ بزانی. وە پۆیتێکی تریش زۆر گەورەتر با من باسی بکەم زۆر گرنگە بیرم نەچێت، ئەمە یارمەتی دەرونی ئەوە دەدات. پێش ئەوەی کە بیرکەیتەوە بڵێ مەکەی گوزارانەمە کەی حاڵم نیتیان ساڵێکە لە هۆتێلم 2 ساڵە لێرەم ئەنتەرڤیم بۆ ناتێتەوە، ئەبێ باوەڕتان بەوە هەبێ فەوزایەکی پەنابەری زۆر ڕووی لە وڵاتی بەریتانیا کردووە. تەنها کورد نییە، هەزاران ئەفغانی هاتوونتە وڵاتەوە بە ڕەسمیش، هاتوون لە هۆتێلەکان لە هۆستێلەکانی شایخانیان وەردەگرتو زۆربیان لەو 5,000 کە وڵاتی بەریتانیا بە ڕەسمی هێنانی. وە بەدوایەوە نەکسەی ئاوارەبوونی وڵاتی ئۆکرانیاشمان بینی، وانە؟ ئەوانش فەوزایەک ناتۆ سەر بارگرانی سەر شەڕ وڵاتە. وە هەزاران ئەلبانی هاتوون وە کوردیش هەروەها لەو نێوەندەیە هەزارانە. ئۆتێلەکان فول بوون، هۆستێلەکان فول بوون. ئەمە وای کردووە وڵاتی بەریتانیا ناتوانێت پرۆسەکە بە سەریحی بەڕێوەبەرێ، بۆیە درێژ بۆتەوە بۆ ساڵ لە هۆتێلە. ئەگینا پێشتر پەنابەر لە 2 هەفتە بۆ 6 هەفتە لە هۆتێلا بوو، لە هۆستێلا بوو، ئەدرەسی وەرەگرت، ئیسە درێژ بێتەوە. ئەنتەرڤیوش بە هەمان شێوە. هەرچەندە ڕیشی سوناک وتی ئەبێ لە ساڵی ئایندەیە کەیسەکان خێرا بکرێنەوە، لە چەند مانگێکا پەنابەرێک لابێتەوە. ئەم پەیامە خۆشەی هەیە، بەڵام دووبارە ئەبێ ئەمە سەبرمان بێت، ئێمە ئەبێ ئارام بگرین. وە لەم وڵاتەیە یەکەم ساڵی زۆر زەحمەتە پەنابەری، یەکەم ساڵی پڕە لە سترێس، لە قەلەقی، لە بێزاری، لەوەی کە تۆ لە کەشوهاکی زۆر جیاوازەوە توی بۆ شوێنێکی تر، لە کولتورێکی زۆر جیاوازەوە هاتی بۆ کولتێرێکی زۆر غەریبی تر. ئێمە لێرە ئەبێ وریابین چۆن خەمی پەنابەریەکەمانە و خەمی دەرونی خۆشمان بێ، دەرومان نەڕوخێنین. چکە هەندێک کەس هەیە بەڕاستی کەیسەکەی زۆر مەزبووتە، کارکتەرێکی زۆر باشە بۆ ئەوەی کە کەیسەکەی بگەێنێ، بەڵام کاتێک چێتە ئەنتەرڤیۆ ئەو نەسترێس و قەلەقی و نالەبارە بۆ ڕەوشی وەرنەگرتنی خان و بۆ ڕەوشی بێئیشیەکەی، بۆ هەلومەرجی پەنابەریەکەی قەلەقاتێکی لە مێشکی خۆی دروست کردووە، ئەچێتەوە هەر هیچی بۆ ناکرێت. و من ئەمەوێ ئێوە دڵنیا بکەمەوە ئەنتەرڤیو پرۆسەیەکی ئاسایشی پۆلیسی نییە، عەسکەرتاری نییە. یعنی وا مەزانن وەڵام ئاسایشی ڕوبەڕوومە بێتەوە تەحقیقم لەگەڵاکە، بزانێ من درۆکەمیانە. سزای درۆکردنی پەنابەری لە وڵاتە ئەدام نییە، زیندانیکردن نییە، ڕەفزە، ڕەفز دەهاتێ. پەنابەری تاوان نییە،
بۆیە ئێوە سترێستان نەبێت کە چوونە ئەنتەرڤیوەوە زۆر لە کەشەوایەکی ئارامە وەڵامی پرسیارەکان بنەوە پێویست بە هەڵەشەیی ناکات خۆتیت کەیس وەرکەرەکەیە ئەنتەرپیتەکەیە ئەنتەرپیتەکەت بەدڵ نییە ئەزانی دیالێکتەکەی جیاوازە بۆ نمونەگە تۆ سۆرانیت ئەو زاراوەیەکی کەیە ئەو ڕۆژهەڵاتیە یا خەڵکی ڕۆژاوایە سووریا بڵێن ئەتوانی مافی دەوەیە ستۆپی کە ئەو ئەنتەرڤیو بیوەستێنیت دوا بکەی بە کاتێکی تر ئەمەوە نیە بیکەیتەوە برا بەخوا شێخیان نامێنێ ئایسە منەڵی وەشێنمەوە بڵێ کاکەمە چییە بەخوا لەو ژێنداکە ڕەفزێکم ماتی ئەوە نییە برای ڕێزی مافی خۆت ئەتوانی لە نیوان ڕایگری بڵێ من هەپینیم بەم ئەنتەرپیتەیە و ناتوانم بەردەوام بم دایەخەن و نامێکی تر بۆیێتەوە چکە یاساییەت بۆیان نییە زۆر لێ بکەن بۆ حرەبێ بۆ ڕازی بیت چکەوە خاڵێکی زۆر گەورەیە گەر تۆ لە ئەنتەرپیتەکە تێنەگەی ئەو لە تۆ تێنەگات لەم وڵاتەیە هیچ شتێک پێوە نییە بڵێ بۆی کە بەو شێوە دەدەشێ بۆ من مادەم بۆ هاوڕێکەم تەسیری بوو بەویش تەسیری هەیە هیچ شتێک وەکو یەک دەرناچێت سەرنجامی پەنابەریەکان لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازە منم قسە لە لەندەنیش لە سیمینارەکانی کەیا کردومە ئەگەر ئێمە هەموو ئەم جەماعەتە لە کوردستانەوە یا لە ئێران لە ڕۆژهەڵاتەوە لە یەک ڕۆژ لەسەر یەک قەزیە هەمومان بین بۆ وڵاتی بەریتانیا لێرە هەمومان پێکەوە تەقدیمی پەنابەری بکەین هەمومان لە ئۆتێل بین ئەم جەماعەتی کەیسە لێرە تەسەوور کە تۆ زووتر خان بۆیێتەوە من 4 مانگ دوای تۆ کەسێکی ترمان دیپۆرتەکرێتەوە لەسەر پەنجەبەر کە لە ئیتاڵیادا بازوی کراوی ئێمە نامان کرێتەوە 4 مان ئەنتەرڤیو بۆیێتەوە 20 مان دواکەوێ 5 مان جواب وەرەگرێت 10 مان ڕەفزە خۆ کاکە هەمومان یەک کەیسمانە هەمومان یەک ڕۆژهاتی هەمومان داوای پەنابەریمان کرد هەموو پەنجەبەری تایەمان بووە دەرچوو بۆیە ئەمە ئەوە ئەگەێنێت سەرئەنجامی دۆسیەی پەنابەری ڕۆژی پەنابەری لە وڵاتە لە پەنابەرێک و پەنابەرێکەکە جیاوازە بە بیر و تێڕوانینی کەیسوەرکەرەکەت کەیسوەرکەری وایە ئیشی زۆر لایە درەنگ بانکەکە ئەوە نییە بڵێ بەڵام وە کەیسەکەی بۆ بنێرم بازوو بانگ نکات بۆشی بنێری بۆ بانگ ناکات بەڵێ وەکو مەسەڵەن عەقلانیەن ئەوە ئەگەێنێتەوە کە بۆ نمونە یەی بۆ لای من بۆ مناقەشەی شتێک پێش ئەوەی بێت قسەکانی تۆ بە من ئەگەێنن من خۆم ئامادەیەکەم چی چۆن وەڵامت بەمەوە وایە ئەوە گەێنێ کە تۆ شتەکان بنێری بۆ ئەوێ ئەوان مەجالیان باشترە کاتیان باشتر لە بەردەسایەکە بۆ یەکە لە کوێوە هجووم بکەن هەروەکو تۆ چۆن دانیشی شەوانە سەعیەکەی لە کەیسەکەتا بۆی کە ئەو دەرگایانەی کە کراونەتەوە دایان خێت ئەویش بیرەکاتەوە بزانێ کام دەرگایان مەجالی تیا بێتە ژوورەوە بڵێ ئەوە سوور کاتی سوور ئەنتەرڤیو هۆم ئۆفیس لە 1995 لە ئەنتەرڤیا خەڵک ڕەفز وەرەگرێت ئەم ڕەفزە واتە تێکشکان نییە واتەی تەواو نییە واتەی ئەوە نییە کە تۆ تەواو دابڕوخێ بەسەریەکە پاشەوە دادگا لە پێشە لە ماوەی 14 ڕۆژا بێ پێڵی کەیتەوە بۆ دادگا ئەگەر نەیکەیت تەرد ڕەفزت بۆیێتەوە ئۆتۆماتیکی یا بێ ڕێزنێکی باش دەبێت بۆی کە بڵێ من مەحامیەکەم ئاگاداری نەکردوم یان نەخۆشم لە قسەخانەی شتێکت هەبێت ئەگەر نا ئۆتۆماتیکیان خۆیەوە دوورە لە یاساوە و نێجاریش استقلالی ئەوەیە کرێت کە تۆ ناچاریت وە محامی کەم دەستەکەوێ و لەوە چه کەیسەکەت بۆ ڕێک بخات دەستکاری کەیسەکەت بکات چاکی کات و لێ بڕێت و لێ بۆی زیاد کات لەوە چ حەقی ئەو دەرسەنێکی نا پرۆسی پەنابەری کاتێک کە تۆڵی لیگەڵی دەم بە هەموو شێوازێ نابێت هیچ پارەیەک بدەیت بەڵام با یەک شایدیش بدەین خۆ من ئۆفیسم هێنە پارەم لە کەس وەرگرتووە نە هیچ شتێک بەڵام ئەمان پارەی کەمیان بۆ سەرفەکرێ بۆ ئەو مۆزوعە کاتێکە پیاوە باسەکاڵێت ڕەفز بۆیێت و ئیشت بۆ ناکە دای پارە لێەکە باشە تۆ کاتت لە بەردەست نییە 14 ڕۆژ لە بەردەستە تۆ ئەو واجبە لەسەری وەرد ئەپێڵ کاتەوە یەک ئیمێل بکە بڵێ تۆ باشە ئیمێڵ بکە بێ زەحمەت ئیمێڵەکەم بۆ بکە بۆی کە بۆ کۆرت بچینە دادگا ئەو کاتەمان بیرێ بکەم بزانم نتوانم پارەی جەنابەت بدەم یەکشتان پێ بڵێم هەوڵ بن هەر کەس ئیمێڵی یا ڕقم تەلەفۆنی هەموو ئۆفیس نییە با دای بنێ زۆر باشە چکە ئەو شتانە زۆر ئەسا یعنی کاتی خۆی خەڵک زۆر ئەوەیە کرد گەورترین خەڵدەوێت و ئیمێڵ لای هۆم ئۆفیس نەبێت ئەگەر هەبێت زۆر باشە چکە ئەو ڕەفزە خوا نەخوازە جواب بێ ڕەفز بێت بۆ تۆ نێرە بۆ محامیەکە شەنێرێ ئەگە محامیەکە ئەگەی لێ نەبێت و درەنگ بۆ بنێرە خۆت یەکسەر ئەزانیت کاردانەوە دروستەکەی ئەو برایە مادەم لە یینە لە وولفرامپتۆنە ئەگەر بتوانێ بچێتە ڕەفیژ کانسڵ لە بێرمینگام یا بچێتە وولفرامپتۆن لەوێش هەیە لە واصلیش یا ڕەمسی سەندەر لەوێ هەڵپیەکەن و بۆی ئەپێڵەکەن و بە خێرایی ئەڵێ یەکی هەشتا کاتێک ئەزانین بە میلادی وتێتی لیا بیرەکاتەڵێن
وای بە میلادی نەموتایە بە ئێرانی بڵێم بۆی بزانێ ئێرانی ها سۆری تخوای نەبوورە یەکی تیرماهی 68 ئەڵێ یعنی چەند مینەکەێنە بەردەستی ئەوەکە لێ یادێ دەسیەکان ئەو ئێرانی کە ئەوتی هەشتاسیەکە هەشتاسەکەشە نووسێت چۆن دەوری چۆن هەشتاسەکەشە نووسێت هەشتاەکەشە نووسێت لەیاکە خۆت بیرەکەیتە دووبارە جاو کوڕە چوبێ دەرەوە کاتێکوتیان پشوێگە دێنە چینە دەرەوە چوبێ دەرەوە بالەگە ڕسێپشمە گرت بوو ئاوام لێ یا بوو بزانێ ئەو ساڵە چەنەکە سێرەکە هەشتاسیەکانی ئەحبرڕۆ بەڵام لێ یا بوو بزانن چ ساڵێک ڕێک ئەو هەشتاەکەیە کاکە ئێرانیەکە هات پێشورۆ لە قسەکردناوانە لە کۆتایی پێیان پرسیایی کۆ نیەتی وڵای یەک غەڵای ڕوویاوە چییە وڵی هینە ئێرانیەکە بەغڵە دووتەوە بورن ئەمەیانە کە لێیان ناسێرەکەن میلادیەکە یەکەم جارە کەوتی ئەوەشیان نووسیە دووبارە بە ئێرانی نووسیەوە یعنی دوو ئێرانی نووسی و میلادی کشی نووسی بە عێراقی بەوە سێ موالێت ئەم کوڕە جوابی وەرگرت ئەم ساڵ جوابی بۆات موالێتێکی بۆات بوویەوە بەدڵی نەبوو موالدەیان کاک سەیدیان چی بکەم چەندێکە جوابەکەوات دیتم 4 ڕۆژەکەم خێراتوانی بەس بۆ هەیە بیکەی بە یەکی لەو سیانەیکە بۆ نییە موالدێکی کاڵبژێری خێرا بینێرەوە بە محامەکە کاک ڕێباس ماڵیان نابێت لەندەن تەلەفۆن بۆ کرد نادەوە یا دووبارە بەس بە یەکی لەو موالدانەیکە ئەی بناکرێ موالدیکە بم ئەی بناکرێ موالدیکە بام سەید من نەوەڵا ناکەم هەوڵەیەم و یعنی بەش بە حاڵی خۆمەکە لایمەوە گەێنێ لەوشە زەحمەت بێ بۆ من بەس ئەمەوە نیە یەکسەڵێ ئاوەڵ چڕای یا هەندێکجار تەربیەکە لە خۆی کاتوەڵێ بەڵێتوانم یعنی بعض شتێکی مستەڵەحات لای ئێمە هەیە معنای ئەوە گەێنێکە بە بەرامبەرەکەت یعنی ها سۆجا پرتێندیەوە کە ئینگلیزی دەڵێ پرتێند کاتێککە من وا خۆم پیشان بم کە پیاوی چاکم ئەڵێ پرتێندی پێڵان کوێڵە عێراقیم کەیت ئێڵە ئێرانیم ئەڵێ ئەو کەسەر دەرەشێ من خەڵک ئەناسم بۆی ئەمە کە بە بەڵگەبووە خەڵکە زانم لە ئەڵمانیا جنسی و پاسپۆرتەکانی جێڵاوە بە عێراقی لێرە ئێرانیە وە جوابیشی وەرگرتووە ئەمە ئەوە ناگەێنێ بۆ تۆش وابێت پێشتر لە سەرەتا باسم کرد وتم هەلومەرج و ڕۆژی پەنابەری لە وڵاتە لە کەسێک بۆ کەسی کە جیاواز باسی ئەوەشم کرد مەگە هەمومان پێکەوە لە کوردستان بێکەوە بە یەک کەس بێنە وڵاتەوە یەک ڕۆژمان تەقدیم بکەین هەر کەسە و سەرنجامێکی بێت بۆیە پشت بەوە مەبەستە بڵێ وەڵام مادەم برادەرەکەم دەرنەچوو من دەرناچێ یا مادەم ئەو دەرچوو بە خەمی دەرەچێ باش قسە نەکەم وا بکەم وا نەکەم نە وە کەیسی خۆشتان بۆ کەس باس مەکەن برای بەڕێز دامەنیشە کەس زۆر جار کێشەڕوویە لەم وڵاتەیە بەڕاستی لەبەرەوەی کە کابراوتیری بە فڵان کەسەکەی من کەیسەکەم وایە ئەو وایە ئەوەیە من خەڵکی ئێرانم خۆی خەڵکی عێراق بووە تەسخەری کەوتێتە لە دوای کابرا ڕەشی لێ کردووە با ئەم شتانە ڕوونەیە پێویست ناکە هیچ پێویست ناکە کە تۆ بە کەسی خۆت بۆ کەسێک پێ باس بوو کاکسەید من یەک پرسیارمەیە با پێشی تۆکەوم باش پرسیارە بۆ ئێوەیە تاڵم پرسیاری ئێوەشە لەم چەند ڕۆژەی پێشووە هەر ڕەفیجیە هەر پەنابەرێ پەیوەندی پێوە کردم وتی خۆمان تەسلیم کردووە بەڵام وەزعەکەمان بەدڵ نییە یەکێ لە هاوڕێکانم چەند ڕۆژێکە خۆی تەسلیم کردووە ڕۆشتووە دوایی دیسانەوە خۆی تەسلیم کردووە یعنی ئێمە دوو جار شتیوا لە ئێوە ڕوویاوە بەڵێ جا من ئەو قسەیەم کرد من بۆ کاک سەید ئایا ئەو کەسە پەنجەمۆری کردووەتی بەڵێ دەوتم خێردارە ئینشەڵڵا بیزمەڕیش کرد بە خێر شا لە کات درازاوە جا کاک سەید با وەڵامی ئەو پرسیارم باتەوە زۆر زەڕورە بەڕاستی بۆی هەرێک لێمە تووشێنەبین ئەگەر مەبەست ئەوە بێت ئیسە بۆ من پەنابەری وایە لە لەندەن ئەوانەی کە لە لەندەنن زۆر ماوەیەکی زۆری پێچێت تا ئەدرسیان بێتەوە بەس بێرمیگام تۆزێ باشترێکە لەوە شێگە لەوێ 2 ساڵ بێ لێرە بە ساڵێک ئەدرسێک بۆ بێتەوە ئەگەر مەبەست لەوە بێت لە لەندەنەوە لێرە خۆی دەستیمەکاتەوە لێرە خۆی دەستیمەکات دووبارە ئیسم بەسم ئەوەیە کابرا لە ئوتێلەکەی جێڵێ لە لەندەن یە بۆ بێرمیگام خۆی دەستیمەکات مشکیلەکە ئەزانین چیە دوو جار پەنجەمۆری زنێکە دەبێت با بیبێت ئەزانین چۆنە خەتەر نییە مە عیلێکمان وا لێ کردما ئەوەیە گێمە وتمان بڕۆ لە بێرمیگام دابەزی بڵێ ئێمە سواری قیتار پرسیمانە کورزەکان لە کوێیان ویسمان نانێک خۆی شوێنێک نازانین لە چوو تێلێکیش بووین لە هینەواتون لە دوون نیوکاس هات نەخوارەوە لەژنیان بنەوە سەر حەلەوەیە وتێ لەرە و تێلێرە کردیان بۆ تێلەکە یعنی ئەوەش بەرج نییە بۆ هەموو کەس ڕووبدات باسی قەزەکەی خۆت بکە بڵێوە قەزەکەی خۆت باسەکەیت ئەوان ڕەفزێکت پێ دەناوە چۆن بڕوا بکەین کە تۆ ئەو قەزیەت ڕاستە یعنی ڕەفزەکەت لەسەر ئەوەیە یعنی خۆی پاس دەدا بە تۆ کە تۆ ڕێنەکە بێنی ئەوەکە بێنی دوایی لە ڕێی مەحامێکەوە ئەیبی بۆ دادگا حاکم لەسەر ئەوەی کە تۆ ئەوە دێناوە بەڵگەکان جواب بدەیاتێ
چکە تۆ بەڵگە بەریت ئەنتەرڤیو هەموو شتێکیش بەریت لە شتێکی تر ڕەفزیاتێ ئەڵێ هەر بڕوامە بە کەیسەکەی نییە بڕوامە پێ نییە بۆیە پێویستمان بەڵگە نییە بۆیە هەموو شتێک نەوەیت ئەنتەرڤیو باش خۆی بەس خۆپشاندانی شێوازیە ئیسا لەبەرەوەی کە چۆن دەڵێ شتەکە بۆ بە ڕۆتین نمونەیەک بۆ بێنمەوە ئێستا من خۆم بە سیاسی لە قەڵامدا من دەستمە خۆپیشاندان هەڵا سز من ناڕزایی دەردەکەم لەسەر دەوڵاتەکەی خۆم کە لەوێ بوومە ڕسم شتی خۆم دەگرم لە سوشال میدیاکە بڵاوی دەکەمەوە ناڕزایەت خۆم لەوێ دەردەبرم و لایڤێکی لەوێ دەکەمەوە ئەمە تەئسیری زۆرە بۆ ئینتەرویو یەکەم یاخود لە ڕەفزی ئینتەرویو یەکەم لە ئەنتەرویو یەکەمە تەنها سێری کەیسەکە دەگرێت لەبەر کەیسەکەت لە بەرچاوەگیرێ ڕەوشی ڕووداوەکەت ئیشی تیا ئەکرێت مزاهرشتەکان پوشی شتەکەت ناکات بۆ دوایەوەیە کە ڕۆژی لە ڕۆژان بیانێت تۆ بنێرنەوە تۆ بڵێ وەڵام من ناتوانم بچمەوە لەبەرێک کەسم نەماوە پاسپۆرتشم نییە و ناشتوانم بچم دەری بێنم ئەم پاسپۆرتیان لەبەردەسایە هەوڵێن بەهێز بدنێرنەوە بەڵام ئیشەڵاوە نابێت ئیشڵا لانی باشە بێت و هەر کەسی شو ئەنتەرویوە تکایە ئەگەر ئەو کەسەیە شەهادەیەکی با بڵێ هەمە مەڵێن نەخوێنەوارم برادێک گوتوی ئێرانیم وتی باشە ئیشی چی بوو ئێران وڵا شوانم ئێ باشە مەڕ بە چەندێک گەسێ وڵا یەک جارە زێ ساڵێک هین ساڵی چەند جارەشێ یەک جارەزیێ لە مانگی هێشتا لە مانگی نوێی وتبوو جارێت وی هەشت جارێت وی دۆ جارێت وی دە کامیان دوی کسە کامیانە بە دڵنیا بمەوە طبعا یەکسەر ئینی کردبوو ئەو کەی زۆرکەرەکە وەڵامی یابوویەوە وتوی تۆ نەشوانیشی نە ئێرانیشی هەر وتوی پرتێ دیەوە مەکەکە ئەوە بکەیت بەڵێ بەڵێ ئەتوانی ئیسێش بکەیت چۆ بۆ کۆلێج هەر لە ئیسەوە ئیشی تیا بکە چکە هەندێک جار شادەکان نەک هەندێک جار زۆربیان نەبێت لێ فاوندیشن کرد بۆ جواب چۆ بۆ کۆلێج لێ ڕاوێژیان پێ بکە ڕۆنماییت تێنێ لێوێ و هەندێک بوورە ئەوانش کە جوابیان نییە زۆربەی هەندێک لە زانکۆکان زانکۆی ستۆکەن وەریان نەگرن توان بخوێن لێوێش هەر لە زانکۆ ئیدامە ئیسە تەواو ئیسە ئەو مەرحەلانە ببڕە کە پێویستەکە دوای بیبڕیت دوای ئەچتە سەر حازر یعنی سە قیرت کردووە ناو کاتێک ئیجازەکە دێ من سیارەکە لێ بخۆڕە باسی قەزەکەی خۆت بکە بڵێوە قەزەکەی خۆت باسەکەیت ئەوان ڕەفزێکت پێ دەناوە چۆن بڕوا بکەین کە تۆ ئەو قەزیەت ڕاستە یعنی ڕەفزەکەت لەسەر ئەوەیە یعنی خۆی پاس دەدا بە تۆ کە تۆ ڕێنەکە بێنی ئەوەکە بێنی دوایی لە ڕێی مەحامێکەوە ئەیبی بۆ دادگا حاکم لەسەر ئەوەی کە تۆ ئەوە دێناوە بەڵگەکان جواب بدەیاتێ چکە تۆ بەڵگە بەریت ئەنتەرویو هەموو شتێکیش بەریت لە شتێکی تر ڕەفزیاتێ ئەڵێ هەر بڕوامە بە کەیسەکەی نییە بڕوامە پێ نییە بۆیە پێویستمان بەڵگە نییە بۆیە هەموو شتێک نەوەیت ئەنتەرویو باشە سەبارەت بە خۆپیشاندان ئەوانەی کە سیاسی خۆیان لە قەڵەمدا خۆپیشاندان چەند وەریە لەگە فەیسبوک خۆی بەس خۆپشاندانی شێوازیە ئیسە لەبەرەوەی کە چۆن دەڵێ شتەکە بۆ بە ڕۆتین واتان نییە نەمزانی وامزانی چوزانی کورد ئەو سییانە زۆر بەکارێنێ نەمزانی وەڵام وامزانی وایە نەمزانی لە چوزانە کەیس وەرکەر هی هۆم ئۆفیس سێرتەکان ئەگەر لە بیدایەتی پرۆسەی ئەنتەرویوەکەیان ئەگەر تۆ لایو کرد ئەوە کە درۆت کردو لە ڕۆژەناتان ینی درۆیەکی زۆر ئاشکرات کرد ینی چۆن ئەڵێ بەگێل مەزانی ئایوەزن بۆنی لەسەر دەی من دوێنە دایک نەبووم شکەمەی دیمێکی ئینگلیزیە ئەگەر چۆ حاڵتەوە ئەوە حساب بۆ ئەو نەمزانی و نشوزانیانەوە هەمووی بەڕەوزەکە بەس ئەگەر تۆ سەرەتاکەت ئیتارەکەی یەکەم جار و داخڵبوونەکانت بە جوانی دەست پێ کرد بە عەقڵانی وەڵامتدایەوە ئەو وامزانی و نەمزانیش بە ئین وەرەگرێ بە ینی بە وەرناگرێت بە هەندوەی ناگێت و بینوسێت و بڵێ وەڵامە جێگومانەوەشتانە ئەڵێ پەنابەرم هیلاک بووە لە ناوترەلیا بووە تاریک بووە بەڵام تۆ کە سەرەتاکەی بەوە دەست پێ بکەی کە بەو شێوە بێت بڕوان ناکات و بە پۆینتە بەڵام باشترین شت ڕاستی وتنە لەم ماوەی پێشە برادرێک تەلەفۆنی بۆ کردم لە فڕۆکەخانەی مانچستەرەوە وتی کاک سەیدجان وەڵای ئێمە عایلەیەکی ناتوین ئەوەی سەر پرسیارمان لێکن دێت یە ناگەڵ زانڵێکی وەڵاتم بێرێ وتی وەڵا سمع خارجی گوێ لێیە قسە لەگەڵ ئافرەتێکا بوو وتی ئەمە عایلەیەکن هاتوون وەرزی سکوڵە ئەمان نەڵم بۆ هەڵیدە هاتوین ئەم مناڵانایە سکوڵیان نییە لە وڵاتی خۆیان بەعزە شتێکەیە ناشێت عەقڵەوە مەبەستم ڕاستی وتنە تۆ تەسەوڕکە ئەم ماڵە پێشتر لێرە خۆیان تەسلیم کردبوو لێرە خۆیان تەسلیم کردو بە ئێرانی پاش چەند مانگی خۆیان لەسەر حسابی خۆیان بەدزی ئەم وڵاتەوە بێزار بوون لێرە ڕۆشتنەوە 2010 لێرە خۆیان تەسلیم کردبوو بە ئێرانی
پاسپۆرتی دۆمینیکایشیان پێ بووە بێتاقەتی ڕووی تێکردن و ڕۆشتنەوە بە کوردستان ئەمساڵ هاتبوونە بۆ ئێرە بۆ بێتاقەتی وەکتی بۆ بێتاقەتیاوە پەنابەریادون بام باسەکەتان بۆ بکە لە مەتارکە قسەمان کرد تەمان پرۆسەکە زۆری خیان تاریکیش لەگەڵیان هەبوو وتم داوایتان لێکم ناڵێنە خۆش من ناتوانم لەگەڵتانە بڕۆم لەسەر مۆزوع زیاتر بڕۆم وتیان ئۆکەی ئێمە تەربیتی خۆمانی سەرخەت پرۆسەکە زۆری خیانە بوو تا شەشی بەیانی لێ مابوونەوە چکە من لە ساسە وتمەوە دیپۆرتەیتر لەسەری بڕۆم و کەڵکی پیاوەتی تیانەمەوە سەعات شەشی چارەکی بەیانی بوو سێم کرد هەسان بۆ نوێشتێم کرد نامەیەکم بۆ هاتووە کاک سەیدیان باشی بە قوربانی بووم وەڵڵی زۆر مەمنونم ماڵە ئابێ زۆر عەزیەتی تۆماندا کوێ گەشت کوێ ڕاگەشتە کوردستان یا خەتەر چکە تۆ دەرکەوت بوو یعنی شتەکان دەرکەوت بوون پیوتم وتی هەموو شتێک کەشف بوو کەزانیم کەشف بوو شتەکان ئاڵۆز بۆلیان تەواو دیپۆرتە یعنی من بە کوردی بۆم بڕینەوە چکە هەر لێرە قسەم لەگەڵ ئینەکە ئاکرد و ئافرەتی ئینەکە وتی ئەمانە پێش لێرە بوون و قسان زانیم کەشف بوون و درۆکان زۆر زەقن من لیان گەڕام تاوەتە بە کەڵکی پیاوەتی نەماوە واز لێ بن وەڵاوتی هاتووینەتە ناوەوە لە بلی دزین کوارتم بابە مە خەوە باسیەکەی تی بەخوا توین کاکە وتم ئەی چۆن کورەوتی پیانزانین ئێرانین پیانزانی خۆمان تەسلیم کردووە وتی پیان وتین باشە ئێوە ماڵەکەتان چۆڵ کردو بۆ تەڵاقەتان شکار بۆ سەلاجەکەتان وا بە ئینی جێڵاوە بۆ ماڵەکەتان ئەوە مێسی کردووە ینی پڕ و پاتاڵ و حەوی تا تێکراوە سەریەکە وەڵای ئێمە عیبینەوە ماڵەکەمان جێڵاوە مەبەستم چی بوو ئەم کابرا دوای ئەوەی کە پرسیای مناڵەکەی لێکرا عاقڵ بوو زانی بووی تێکەوتووە و دەستی کردبوو بە ڕاستی وتن بردویانە ژوورێکەوتی لە ژوورەکە بردمیان ژوورێکەوە ئەو نەفایلی بەدەستەوە بوو سیای کە ڕاستمکی خۆم بینی هی ئەو کاتێک خۆم تەسلیم کردووە دی قەسەم بەخوازانی بە شتێکیان زانیوە یەکسەر نییە خۆم ئامادە کرد هەموو شتێک بۆ خۆی بڵێ وتی پرسیان لێ کردم بەڕێز فڵان کەس تۆ پێش لەوەتە ژیاوی وتم بەڵێ کەی فڵان ڕۆژ وای چەندە لێرە ژیاوی 4 مانگ ئەی چی بۆ کوێ چوومە کوردستان ئەی چۆن چووی تۆ کاتی لە کاتێکا تۆ پەنابەر بووی بەڵام کێشەکەم حەل بوو بۆی ڕۆژکردن یعنی مەبەستم ئەوەیە ڕاستیکردنەکان هەمووی خۆی جوابیایەوە یەک وتی ئەی بۆ بە سکوڵ ئاگادار نەکردووە کە مناڵەکان لە سکوڵ بردووە وتی باوەتان من لە کوردستان و ئیمێڵ بکرێ بۆ سکوڵ و سکۆڵیش داوای ئەدرەسی کوردستان لێ کردووم و ئەدرەسی کوردستانی خۆم ناردۆ بۆ ئێرە هەموو شتێکم ماوە بێرە ئەو ڕاستی وتنە وای کرد کە ئەمان هاتنەوە ناوە بە هەموو حکومەت ئەوایە ئەمان دیپۆر کرانەیە تۆ جارێکی تر یعنی منعی دخولی 5 ساڵ 10 ساڵیشان نەبوایە والله هاتنە ژوورەوە و دوای سەردانی ویشیان کردەوە و هیچ کێشەیشان نەبوو ڕاستی وتن زۆر ئەساسە پێڵتانە کاکە معنای نییە تۆ وڵی کاکە نازانم شتێک بوو پەنجەم خستە سەری کاکە بۆ نازانی شتێک بوو چییە کاکە پەنجەم بڵام تەواو بڕایەوە ئەمەی بۆ چییە وڵاتێک بوو کاکە من لە لەوریا بووم بەدەست قاچاقچیە بووم دەسەڵاتی خۆم نەبووە و یەک پرسیاری زۆر جەرگبڕ این وەڵامێکی زۆر باش بۆ ئێوە کە چییە ئەڵێ بۆ لە فەڕەنسا نەمایتەوە هەندێک جارە پرسیارانم لێ ئێوەکەن ئەڵێ بۆ لە فەڕەنسا نەمایتەوە تۆ زەق دیارەکە تۆ بە بەلەم هاتوویت ئەڵێ تۆ لە وڵاتی سەیف و هاتیت بۆ هاتی بۆ بەرتانیا بەسەکەی تۆ چی بۆ بەرتانیا ئەڵێ ئێمە بارمتە بووین کوچۆڵێک و بارمتە ئێمە بەدەست قاچاقچیەوە بووین ئەوان معاملەکەیان وا بووە گەر ئێمە نەگەێنە بەریتانیا پارە وەرناگرن یعنی ئەوان لە بری ئەوەی کە 5,000 دلار وەرگرن ئێمە بێنە بەریتانیا 10,000 دلار لە کەسکارەکەمان داواکەن یعنی ئەوان دوای تەلەفۆنەکە بە کەسکارەکەی ئێمە زۆر زەحمەتمان کێشا بە کوڕەکەیتەوە گەیانوانە باشتی وڵات ئەبێ 10,000 مان بەنی یعنی ئەڵێ ئەوە ئیمتیازێک ئەوان فایت یەکەن بۆ خۆیان ئەو شتە لە چۆیسی ئێمە نییە اینجا لە فەڕەنساش بڵێ خۆم لە ئوتێلا نەبوو لە جەنگڵا بووان دەمانچیان پێ بووە برادرێک گوتمی تۆ سێمان لە فەڕەنسا بوویت و هەسیمان کرد لە جەنگڵا بوو شەوەیمان بردووە ئەگەر سەرکەوتوو نەبووینە ئێمەیان نەبردەوە بۆ جەنگڵ دووبارە یعنی مەبەستم ئەوەیە تۆ بەدەست قاچاقچیەوەش بڕوان بۆ هەیە کە قاچاقچیانە زۆردارن مافیان ئەوە زۆر ئیسفادی هەیە هیوادارین سەرکەوتوو بن هەموو لایەک هیوادارین توانی بەتمان تیشکێک خاڵێک هاوکاریەک بۆ ئێوە هەرچەند ببوورمە تۆ ینی تەندروستیم باش نییە ئەمڕۆ بەڕاستی ئەگەر ئەوادم نایە ئێوە نەمەتوانی بێن وە زۆر شتم ئامادە کردبوو کە بە ئێوەی بڵێن ئینشاڵڵا بۆ دانیشتنەکانی تر ئەم شێن و ئەم پێگەیە ئینشاڵڵا پێگەی هەموو لایەکمانە بێت و وەسپاسی کا گۆڤەکەم و هەر پرسیارێکی کە هەبێت بە پێشەوەی کە کۆتایی بێنی بە بەرنامەکە یا کۆتایی بێنی بە قسەکانی من وەڵامتان بڵێن کەناڵی BK4 لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا
کەناڵی BK4